استفادەی ئەم بازارە کە دامەنا بۆ ئەو بەڕێزانەیە ئەوانەی کە کەم دەرامەتن کاتێک کە دەیانەوێت کاڵایەک بکڕن یا ئەوانەی کە ناتوانن ئەوانەی بازار بکڕن بە نرخێکی گران دێن لە بازارەکەی ئێمەیە کڕین و فرۆشت نەکەین. بێگومان ئێمە ئەو کەلوپەلانەی کە بۆمان دێت جاری وایە لە لایەکی دوورەوە یا لە لایەکی نزیکەوە خەڵک دێت ئەڵێ ئەو کاڵایەمان هەیە. ئێمەش پاشەوەی کە دەیبینین دەتوانین لەسەر نرخەکەی ڕێک دەکەوین هەم دەبێنە هاوکار بۆ خەڵک هەم بۆ خۆشمان ژیانی خۆشمان بەردەوام دەکەین لەسەر. ئێرە بازارێکی کاتی خۆی سناعە بووە. ئێستا بازارێکە ئەشای دەستی لوی دێتێ لۆ بازارش فەقیرانێ بەڕاستی لۆ خەڵکانی فەقیر باشە و کابرا هەیە ناتوانانی بچی تاخمەچی نووسنی بکری بە 5 وەرەقێ و 8 وەرەقێ و لێرە بە 2 وەرەقە بە وەرەقونیەوە چی دەستێکەوی یان شتێک پێداویستێکی مارت پێوێ تەباخەکە بە 4-5 وەرەقێ توان لێرە بە 7-8 دینار بەدەست بکەوێ بەعام بازارش فەقیرانێ و خەڵک ئیسفادەی باشی لێکە. منی جشنەوە جامعەی یارسان و لە کولی جەهان تەبریک وشم ئیشەلا جشنێک پڕ لە خێر و بەرەکەت و سەلامەتی بۆ ڕا جامعەی یارسان و کولی ئاڵام. خاونکار جشن یارسانە کە لە ئەیام مبارەکە خاونکارە مردمی یارسان سێ ڕۆژە گەرن و بە خاونکاریەکی لە ئەسامیە لە خوداوەندە و ما جامعەی یارسان ئی ڕۆژە ئی چەند ئەیامە ڕۆژە گەرن سێ ڕۆژەکەیان بە ئەرز بۆ خدمەتان بعد از روز که عید مبارکیه و عیدیشه معروفه و عید مرنو یا خاونکار. متاسفانه خبرنگار و کسی لیگه اراد تهیه گزارش دیان که مثلا بتوانی آین نشان بین و دیگران فرا عمیق کار نکن لسری که بتوان عمقی آینه عمقی مراسمات عمق جشن خاونکار روزی خاونکار نشان بین و دیگران. ئەمڕۆ زۆر هەستێکی خۆشم هەیە و خۆم زۆر بە خۆشحاڵ دەزانم کە تەخەڕوج دەکەین و دەچینە نێو ژیانێکی نوێوە و هیوادارم خزمەت بە خاک و وڵات و نیشتمانم بکەم. خۆشحاڵی ئۆڵێم دەرچوونی 210 فێرخواز لە زانکۆکەمان جێشانازی ئێمەیە بۆ بنیادنانی ئابووری ژێرخانی ئابووری کوردستان بۆ بنیادنانی جارێکی بازاڕگەری لە کوردستانە و بنیادنانەوەی ئاکاری ڕەوشت و ئاکاری زانست بە شێوەیەکی ڕاستەقینە لەسەر ستانداردی ئینتەرناشناڵ لەسەر ستانداردی ئەمریکی.